گۆرانی خۆزگە نوێترین بەرهەمی هونەرمەند شوان قەرەداغیەکە یەکێکە لە شاکارەکانی هونەرمەند مامۆستا سەید عەلادینی بابا شەهابی ئەرەنجی میوزیک مامۆستا حەسەن یوسف زمانی و کاری زیرەکی دەستکرد ڤیدیۆ میوزیکەکە ئاکار سەلیمە و تۆماری دەنگ لەلایەن هونەرمەند شوان قەرەداغیەوە کراوە. ڤیدیۆ کلیپەکە بە ژیری دەستکرد دروستکراوە، سەر جەم دیمەن و ڕنگ و هەموو جوڵەیەک کراوە بە ئای و بە شێوازی ئەم شێوازە لە دنیای میوزیکی کوردیدا کەمتر بەکارهاتووە و هونەرمەند شوان قەرەداغی یەکێکە لە پێشڕەوانی ئەم بوارە نوێیە. باشە، بۆ قسەکردن لەسەر ئەم بەرهەمە نوێ بە سوپاسەوە هونەرمەند شوان قەرەداغی میوانی گەشتی هەواڵە هونەریەکانە. کاک شوان سڵاوت لێبێ، سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ جەنابت و بۆ بەرنامە جوانەکەت و بۆ کەناڵی کورساتی ئەزیز کە هەمیشە هاوکار و پشتیوان و سەپۆرتێکی زۆر باشە بۆ هونەرمەندانی کورد کە کارەکانیان لێرە بڵاو بێتەوە. سپاس بۆ تۆ. کاک شوان، من با سەرەتا لەوە دەست پێ بکەم بۆ بە دیاریکراوی ئەم بەرهەمەی مامۆستا سەید عەلادینت هەڵبژاردووە. هەڵبەت مامۆستای گەورە کۆچکردوو سەید عەلادینی بابا شەهابی یەکێکە لە هونەرمەندە هەرە دیارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت شاری سنەی ئازیز. کارەکانی زۆر جوانن، هەمنەوەی مامۆستای گەورە مامۆستا سەید عەلی ئەزغەری کوردستانیە. من پێم خۆش بوو بەڕاستی ئەم گۆرانیە جوانی کە بەڕاستی بۆن و بەرامەی بەهاری لێت تێکەڵ بکەم لەگەڵ کۆمەڵە دیمەنی کوردەواری، جگە لەوە چیرۆکێکمان بۆ ساز کرد کە ئەم چیرۆکە باسی نەهامەندی و دەردەسەری ئەم میلەتە ئەکا کە دوو عاشق لە یەکدا ئەبڕێنێ لە سەردەمی جەنگە. حەزمان کرد بەو جۆرە بێ، بەو شێوەیە بێ سیناریۆکەی کە هەم لەگەڵ ئێستا یەک بگرێتەوە، هەم لەگەڵ دیمەنە جوانە کوردەوارێکە و ئاوازە جوانەکەی مامۆستا یەک بگرێتەوە. بەڕاستی حەزمان کرد بەو جۆرە بێت. بەڵێ کاک شوان، ئەم شێوازە یاخود بڵین ئەم ستایلە بۆ لە ناو ئێمە نامۆیە، یاخود بە شێوەیەکە بڵین بۆ کەمتر بەکار هاتووە؟ ڕاستیەکەی من نازانم بۆچی بەکار نایەت، بەڵام بەداخەوە ئێمە ڕۆژانە ئەبینین کە ئای یان با بڵێن ژیری دەستکرد بەداخەوە بە شێوازی جۆرا و جۆر بەکارێت، بەڵام بە شێوەیەکی خراپ. کەم جارە بینین کاری جوان لە ژیری دەستکردا دروست بکرێت و بەهای کۆمەڵایەتی خۆی لە دەست نەیابێت یاخود پەیامێن بگەێنێ. بەڕاستی پەیامەکان ناگەن. پێویستەکە هونەرمەندان هەنێ جار لەم سەردەمە تەکنەلۆژیایە سوود وەرگرن، لەم ئەو هەموو تەکنۆلۆژیایی کە ئێستا لەم سەردەمەیە هەیە سوود وەرگرن بۆ کارە هونەرەکانیان. من حەزم کردووە بەڕاستی کە بینیومە کۆمەڵە شتم بینیوە زۆر جوان بووە، پێم خۆش بووە منیش سوود وەرگرم لەو فەزایە، لەو فەزا جوانی تەکنەلۆژیا، بەڵام بە شێوازێکی کوردەواری، بە شێوازێک کە ئامانجێکی هەبێ، ئامانجی خۆی بپەیجێ بێگومان لە خزمەتی هونەری کللتوری میلەتا بێ، لە خزمەتی میوزیکا بێ، لە خزمەتی هەموو ئەو شتە جوانانە بێ کە لەناو کوردەواریە هەیە. بەڵێ جا کاک شوان، من مەبەستمە زیاتر لەسەم خاڵە بۆستم. میوزیسیانی ئێمە، میوزیسیانی کورد چۆن پێشوازیان لەم فۆرمە کردووە یاخود لە ژیری دەستکرد کردووە؟ ئەوەی بە ڕاستی هونەرمەند بوو بێ بە شێوازێکی جوان پێشوازی لێ کردووە. هەنێ شت هەیە کە ئێمە بەداخەوە لە سۆشیاڵ میدیا ئەیبینین، ئەمە ژیری دەستکرد نیە، ئەمە تێکدانی دەستکردە. بەڕاستی کۆمەڵە دەنگی هونەرمەندی مامۆسای گەوریان هێناوە و لەگەڵ کۆمەڵی گۆرانی زۆر بێ ئاستا بێ مستەوایە تێکەڵیان کردووە، دەنگەکەیان وەرگرتووە، لەگەڵ گۆرانیی ترا میکسیان کردووە و دەنگەکە ئێنەوە بەگوێی ئەم خەڵکەیان بە چاوی ئەم خەڵکەیان کۆمەڵی ڤیدیۆی نەشیاوی ناشرینیان کردووە کە زۆر دوورە لە بەها کۆمەڵایەتی و بەها کوردەوارەکانی خۆمان. ئەمە بەداخەوە کارێکی خراپیان کردووە کە بەو جۆرە سوودیان لێ وەرگرتووە. ئەوە سوود نییە، بەڕاستی زیانیان گەیانەوە بە کۆمەڵە شت. هیوادارم ئەوانەی هەموو ئەزیز و خۆشەویستانی کە ئەیانوێت لە ڕێی ئایەوە یان لە ژیری دەستکردەوە کلیپ بکەن یاخود گۆرانی تۆمارکەن بە شێوازێ بێت کە یەک بگرێتەوە لەگەڵ بەها کوردەوارەکانە. بەڵێ
کاکشوان بەنیازی بۆ داهاتوش بەرهەمی لەم شێوەیە لە ڕێژیری دەستکردو بڵاوکەیتەوە هیوادارم ئەکرێ بڵێن ئەمە سەرەتایەکە بۆ کار و بەرهەمی نوێ لە داهاتوە بێگومان هیوادارم طبعاً ئێمە ڕۆژانە ڕۆژ بە ڕۆژ ژیری دەستکرد بەرەو پێشەچێ لەوا چێ کۆمەڵێ ئۆپشنی تر بێتە پێشەوە کۆمەڵێ دەرفەتی تر بێتە پێشەوە کە لە ژیری دەستکرددا زیاتر بەکار بێت جوانتر بێت گەورەتر بێ فراوانتر بێ بێگومان من حەزەکەم بەردەوام بم لەم کارانە لە کاری ژیری دەستکرد و گۆرانی تۆمارکردن و دروستکردنی ڤیدیۆ میوزیک بۆ ئەوەی کە ئاوا بە جوانی بین بە چاوی میلەتی کووردا بەڕاستی باشە کاکشوان بە شێوەیەکی گشتی بینەری کورد چۆن پێشوازی لەمە کردووە لە ژیری دەستکرد هەتا ئێستا بەسم تێکەڵبوونی میوزیک و گۆرانی لەگەڵ ژیری دەستکردا کاردانەوەیکی هەیە بەداخەوە ئەزانی چۆنە هەنێ شت هەیە کراوە هەنێ شتی کەم کراوە جوان بووە بەڵام زۆری شتەکان وەکو وتم تێکدانی کۆمەڵە دەنگی ڕەسەنی کوردەواریەکە بەداخەوە زۆر تێکدراوە یاخود میوزیکیان هێناوە بە شێوازێکی تر میکسیان کردوێتەوە تێکەڵ و پێکەڵێکی زۆر و بێسەر و بەرێکی زۆر دیارە بە ژیری دەستکردەوە لەلایەن ئێمەوە لەلایەن با بڵێن میلەتی خۆمانەوە کە بەداخەوە نازانم چۆن دروستی ئەەکەن کارێکی خراپیان کردووە هیوادارم وردە دەستکەن بەوەی کە کارە جوانەکان شاکارە جوانەکان نوێ بکەنەوە بە شێوازێکی جوان بێنەوە بە گوێی خەڵکە یا بێنەوە بخەنەوە سەر شاشەکان و خەڵکی کورد و خێزانی کورد ببینە پێشتری ژاوزەم کاکشوان لە ڕێی ئەنیمێشنەوە بەرهەمێکی کات هەبوو جا من ئەمە دوا پرسیارمە کار و پلانی داهاتوو هونەرمە شوان قەرەداغی چێ بێ دوو دانەکاری هونەری تازەم هەیە مۆسیقا و گۆرانی با بڵێن گۆرانی یەکیشان ئاواز و هۆنراوی خۆمە یەکیشیان ئاوازەکەی هی ئەزیزێکمانە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری مەهاباد ئەوەی خۆم و ئەوەی هەر ئەو ئەزیزەش هەردووکیان ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان کاری تیا کراوە بەڵام هیوادارین ئەم بارودۆخە تۆزێ باش بێت و بۆی بتوانین دەست پێ بکەین ینی شتەکان تەواو بوون گۆرانەکان تەواو بوون هەرەوە ماوە بە دەستم بگاتەوە بۆ ئەوی کە من مەسەلاً دەنگی لەسەر دانێم و کاری لەسەر بکەین ئەمە ئەکرێت لە داهاتوێکی نزیکا کاکشوان هیوادارم پێیوەستە بە بارودۆخی ناوچەکەوە بارودۆخی شەڕ و بارودۆخی نەبوونی ئینتەرنێت و ئەم کۆمەڵەشتانی کە ڕووی کردوتە ڕۆژهەڵاتی کوردستان هیوادارم لە ئایندێکی نزیکە هەموو شتێک چابێت و منیش ئەو کارانم بەدەست ڕۆژەکە ئاسایی بێتەوە هیوادارم هونەرمەندی عەزیز شوان قەرەداغی سپاس کە لە ستودیۆ لەگەڵمان بوون سەرکەوتوو بوونەوە کەمیشە سپاس بۆ جەنابت و سەرکەوتتان بۆ خواست زۆر سپاس